سەرچنار لالەزار سوتاوە نەناسراوەتەوە. ئەمە نووسینی سەر ئەو بەڕادەیە کە تەرمێکی ماوەی 7 ڕۆژە تێدایە. دوای تێپەڕبوونی زیاتر لە 7 ڕۆژ بەسەر ڕووداوەکەی لالەزار کە سوکاری یەکێک لەو گەنجانەی لە ڕووداوەکەدا تا ئەمڕۆ بێسۆراغە دەڵێن تەرمی کوڕەکەی ئێمەیە. پزیشکی دادی سلێمانیش دڵنیان نییە ئەنجامی پشکنینی DNA ئەو تەرمە نەناسراوەی لە پزیشکی دادی سلێمانی هەیە گەڕاوەتەوە کە سوکاری ڕێکار عەبدوڕەزاق کە یەکێکە لەو گەنجانەی لە ڕووداوەکەی لالەزار بێسۆراغە دەڵێن تەلەفۆنمان بۆ کراوە و ڕێکارە. سامان محەممەد کە زاوای ڕێکارە بۆ 964 قسەی کرد و وتی 7 ڕۆژە ئێمە سۆراغی کوڕەکەمان دەکەین. پێمانیان وتووە ماوە، بەڵام دوای سۆراغەکانمان دڵنیا بووینەوە کە لە ژیاندا نەماوە. لای خۆیەوە سەرچاوەیەک لە پزیشکی دادی سلێمانی بە 964 وت تا ئێستا دڵنیانین لەوەی ئەوە تەرمی ڕێکارەیان نا، بەڵام بەپێی پشکنینەکان نزیکی هەیە لەگەڵێکێک لە هی ئەوان جەختیش دەکاتەوە. بڕیاری کۆتایی لای دادوەرە و دەبێت ئەوان بڕیاری لێ بدەن.